ئێمە پزیشکانی گشتی دەرەوەی وڵات کە ژمارەمان 53 پزیشکە 53 پزیشکە کە لە ماوەکانی ڕابردووە ئەمە شەشەمی جارەیە بەردەم مۆزارەتە 2 ساڵی ماچووی مۆزارەتەمان هەیە بەداخەوە ینی زۆر بەداخەوە مۆزارەتە ئەستاوە بە جاکردنەوەی ناوەکانمان یانی ئێمە نازانین وەزارەتی تەندروستی بەرژەوەندی چییە لە جاکردنەوەی ئەم 50 پزیشکە لەو 100 پزیشکەی تر یعنی ئێستا ڕەفیقەکانی ئێمە لە نەخۆشخانەکانە خزمەت دەکەن بە نەخۆش بۆ بێمە لە بەردەم وەزارەتی تەندروستیە داوای مافی خۆمان بکەین لە دوای 2 ساڵ قەرارە ئێمە تاکەی چاوەڕوان بینە وەزارەتە داهاتووی ئەم پزیشکانە یەکلای کاتەوە ئەگەر کێشەیەکیانێ بۆ ناڵێن بۆ بەگشتی ناڵێن لە ڕێگەی خۆتانەوە ڕۆیشتووە لە ڕێگەی وەزارەتی گەڕاوەتو یەکسانکردنی بڕوانامەی کردووە بۆ ئێسام زوڵمەی لەکەن بۆ لە دوای 20 ساڵ ڕەنج بە خەسارەکەن بۆ لە سەرتاوە پێی ناڵن کاکە تۆ ناتوانانی لە دەرەوە بخوێنی یا عەقدێکی پێ بکەن بڵێن ئەگەر تۆ لە دەرەوە خوێند و بۆت نییە داوای دامەزران بکەیت یعنی نمرەیان بەرزە زانکۆ وەڵڵا زانکۆی وایەناتی هەموو عێراق زانکۆی وایەتیان نییە نمرەکانیان ڕەفیقی نمرەکانی ئەمان لە زانکۆیەکی نیمچە تایبەتن لەم شارەیە وەڵڵا ئەوان هیچ مشکلێکیان بۆ دروست نەکراوە ئەزیزیان ئەوە کتابی ئەمەیە 3 مانگ ڕاگیراوە پێشترم کتابیان بۆ دروستکردنەوە کتابەکەی من بە کتاب قسە یەکەم خۆ وەختیا لەم ڕاگیراوە وەختی ئەڵێم ڕاگیراوە خۆ بە قسە ناڵێم بە لەفز ناڵێم وەختی ئەڵێم وەزی پەس ئیمزایەکی وەزیری تەندروستی ماوە قوربان یعنی وەتای خۆ بەس من کتابەکەت پێدەم بۆ نایکا پرسیارە وەڵڵای ڕاستەکەیت پێڵێ وەڵڵای هیچ مشکلەیەکیان نییە خوا شایەتە نەزانکۆکانیان لە ینی ئەوەیە نە مشکلەی دەرەجاتیان هەیە نە مشکلی علمیان هەیە کوڕە نە هیچ مشکلەیەکیان هەیە وەڵڵاهی 180 ئەوان خەڵکی سلێمانی وەڵڵاهی ئەمانە کراون بە قوربانی ململانی سیاسی یعنی ئێمە نازانین وەڵڵای چی بەرپرس بۆ لەم شارە ئێمە سەردانمان کردووە یعنی خۆیان ێستا ئەزانن تێمان گیاندن بابە بەستەنا ئەوەی یعنی ئەبێت چی بێ لەوە زیاتر چی بێت تۆ هەڵەسی سووریەک لوبنانێک بەرزەکەیتەوە ئیسا ئەو لە خەسەخانەیە خزمەتەکان من ێستا لێرە خۆ داوای دەنگی ناڕزایەتم بەرزە بێتەوە وەڵڵاهی نەفرێکیان دانا وەڵێ بابێک گێرە شێوێنن بە بەسەی تر ینی بە لەفزێکی ڕاق بە لەفزێکی هین حتا تا ئێستا وە سەعات چەندە نازانم سەعات تقریبا سەعات نزیکی 12 20 دقیقە وەڵڵا نیانێ وڵا بچوونە وەزارەتەوە بڵم کاکە داواکاریەکە ئەوەیە